ئێوارەی ئەمڕۆ لە سەنتەری حاجۆمەران لە کاتی کارکردن لە جووسایدی شارەکە لە کاتی هەڵکردنی خۆڵەکە بۆمبێکی مەترسیداری فڕۆکە دەرکەوتووە. بۆمبەکە لە جۆری هێشوویە کە یەکە لە بۆمبە قەدەغەکراوەکان بەهۆی مەترسیداری بۆمبەکە لە سەرانسەری جیهان بۆمبەکە قەدەغەکراوە. من کەمێک پێشسا قسەم لەگەڵ ڕابەر ئەنوەر بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای کاروباری مینی هەولێر کرد. ئەو باسی لەوە کرد کە لە دوایەوەی لە کاتی کارکردن ئەو سنتەری حاجۆمەران بەشێکی ڕێگاکە هەڵدەکەندرێت ئەم بۆمبە دەرکەوتووە کە بە پێی پێشبینیەکانی ئەوان پێشبینیەکەن بگەڕێتەوە بۆ بۆمبەکە هی کاتی شەڕی عێراق و ئێران بێت بۆ ئەو کاتە بگەڕێتەوە. لەو کاتەوە لە بۆمبەکە بۆمبی فڕۆکەشە یاخود بڵێن بە فڕۆکە هەڵدراوە یاخود لە فڕۆک کەوتۆتە خوارەوە لە دوای ئەوە لەوێ کەوتۆتە ژێر خۆڵ و داروبەرد دیار نەماوە لە سنتەری شارەکەش بووە لە دەوروبەری ئەو بۆمبە چەندین خانوو و ماڵی هاوڵاتیان هەبووە هەتاوەکو ئێستا هەستی پێ نەکراوە کە لە دوایەوەی کە شوێنەکە هەڵکەندراوە اینجا دۆزراوەتەوە. ئەو باسی لەوە کرد کە ئێوارەی ئەمڕۆ لە دوایەوەی کە لایەن ئاسایشی حاجۆمەرانەوە ئاگادارەکرێنەوە لە بوونی ئەم بۆمبە. ڕاستەوخۆ تیمێک لە بەڕێوەبەرایەتیەکەیان ئەچێتە شوێنی ئەو شوێنەی کە بۆمبەکەی لێە لە دواوەی کە ڕێکاری پێویستەگر دەبەر بەهۆی مەترسیداری بۆمبەکە بەهۆی ئەو پێکاتانەی کە لە ناو ئەو بۆمبەیە هەبووە نەیانتوانیوە دەستکاری بکەن بۆیە ناچار بوونە هەر لە شوێنی خۆی بیتەقێنەوە. ئەو خانوانەی ئەو ماڵانەی کە لەو دەوروبەرە بوونە بە تەواوی چۆڵ کراونتی باسی لەوە کرد کە ڕێکاری تەواوی خۆیان گرتوتە بەر لە دوایەوەی کە ڕێکارەکانیان گرتوتە بەر هەر لە شوێنی خۆی بۆمبەکەیان تەقاندۆتەوە و لە ئێستادا مەترسی لەسەر ئەو شوێنە نەماوە.